خۆشەویستان و بەڕێزان، پرسیارێک لە خۆمان دەکەین: بۆچی دڵمان خۆش نییە؟ بۆچی بەردەوام خەمبارین؟ بۆچی بەردەوام لە ناو کێشە و مشکیلەداین؟ نە خۆمان، نە منداڵمان، نە خێزانمان، نە کچمان، نە کوڕمان، نە براو کەس و کارمان دڵخۆش نین. هۆکارەکەی چییە؟ یەکەم هۆکار بۆی کە ئێمە دڵخۆش نین ئەوەی ئێمە کەم یا زۆر پشتمان لە خوا کردووە، پشتمان لە دینی خوا کردووە، پشتمان لە جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه وسلم. زیکر و یادی خوا ناکەین. کاتێکیش کە زیکر و یادی خوا دەکەین دڵمان لای زیکرەکە نییە. بەدەم دەڵێین، بە زمان دەڵێین سبحان الله، بەڵام نازانین سبحان الله یعنی چی. جاری وای نازانین سبحان الله دەڵێن یا الله ئەکبەر دەکەین، نازانین سبحان الله دەکەین یا الحەمدولله دەکەین. دڵمان لای زیکر و یادی خوا نییە. خوای گەورەش دەفەرمێ: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لە زیکری من بکە، زیکر و یادی من نەکات، لە دنیادا ژیانێکی تەنگ و ناخۆش و پڕ لە دەردەسەری پێبەخشم. ئەو ژیانێک کە ئەمڕۆ ئێمە پێی شاد بووینە. ژیانێکی ناخۆشمانەیە، تەنگ، دڵێکی تەنگ، ژیانێکی تەنگ. دەوڵەمەند هاوارێتی، فەقیر هاوارێتی، مامناوەند هاوارێتی، کرێچی هاوارێتی، خاوەن خانوو هاوارێتی، ئەوەی کرە سارێ هەیە هاوارێتی، ئەوەی نیەتی بە هەمان شێوە. هەمووی بەڕاستی چونکە پشتمان لە خوا کردووە. وەڵاهی سوێن بەخوای گەورە، ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو ببێتەوە، سوێن بەخوا شەرم دەکات لەوەی بێتە ماڵەکانمان. والله شەرم دەکات لەوەی بێتە ناو ماڵەکانی ئێمە، چونکە ماڵەکانی ئێمە ماڵی ئەهلی تەقوا نییە، چونکە پشتمان لە خوا کردووە، خوامان لەبیر چووە. والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە هەر ماڵێکمانەوە، والله حاشامان لێ دەکات ئیلا مەگەر ماڵێکی کەممان نەبێت، چونکە تەلەڤیزۆنەکان، فەیسبووکەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووی شتێکە بۆ خوا بە سەرف ناکرێت ئیلا بە کەمی نەبێت. لە ئەثەرێکی صەحیح داهاتووە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، لە شاری مەدینە بوومەلەرزەیەک ڕوویدا. ئەهلی مەدینە زۆر ترسان. ئەو بوومەلەرزەی کە هەر جارجاری دەبڵێن بە پەلە فڵان شوێن فڵان شار فڵان وڵات بوومەلەرزە هەژاندی. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت فەرمووی: والله ئەی ئەهلی مەدینە، ئەم بوومەلەرزەیە بەهۆی گوناه و تاوانی ئێوەیە. سوێن بەخوا یەک جاریتر بوومەلەرزە ڕوو بدا، واللهی لەم مەدینەدا نانیش، واللهی جێتان دەهێڵم. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت ئەگەر حاڵی ئێمە ببینیت، سوێن بەخوا ئەگە بێتە شارەکانی ئێمە و ئیمامی عومەر یەک دەقە تیادا نانیشی، یەک دەقە، ئەوەندە خراپین، ئەوەندە خراپین. ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ گوێ لە دەنگی ئێمە نییە تۆ، بەڵام بەخوا بێتە شارەکانی ئێمەوە لەولاوە بوومەلەرزە بەهۆی گوناه و تاوانەوە، لەولاوە وشکە ساڵی هەرچەندە دوعا دەکەین ئاوا دەکەین خوا باران نابارێت. ئەمە هۆی چییە؟ بەروبوومی تاوانە. خوامان لەبیر چووە. بۆ خواناسان ئاوایان دەکرد، دەستیان هێشتا ئاوا بوو، دەستیان بە ئاسمانەوە بوو. واللهی وەکو ئێستا سایەقە بوو، ساماڵ هەور نەبوو بە ئاسمانەوە، واللهی دەستی دانەکردو باران باریوە. بەڵام ئێمە ئەوەندە خراپین، ئەوە گشتمان دەست بەرز دەکەینەوە هەر بارانی چی؟ کەواتە ئێمە با بە خۆمان دابچینەوە، پشتمان لە خوا کردو، خوا ژیانی ناخۆشمان دەداتێ بە بوومەلەرزە و بە وشکە ساڵی و بە هەموو خەم و خەفەتێک کە خوای گەورە توش ئێمەی کردووە، چونکە خوامان لەبیر چوو، خوای گەورەش ئەوە بەسەر ئێمە دێنێت. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە یەکێتر لە هۆکارەکانی خەم و خەفەت چییە؟ کە دڵمان توندە، خەمبارین، بێتاقەتین. چونکە دەفەرمی: ومن كانت الدنيا همه جعل الله فقره بين عينيه وفرق عليه شمله. هەر کەسێک دنیا مەبەستی بێ، خەم و خەفەتی تەنها دنیا بێ، ئاواتی ئەو بێ لە دنیادا بە هەموو شتێ بگا، بەس تەنها ئاواتی دنیا بێ و هیچی تر،
خوای پەروەردگار چی دەکات؟ فەقیری و هەژاری لە نێو چاوانیا دەعانێت بە بەرچاویەوەیە هەرچی دەکات دەڵێ ناتوانم دەستی تێ ناچێ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە وفرق عليه شمله هەر کەسێک دنیا مەبەستی بێ و دنیا پەرست بێ وەکو خەڵکی ئەمڕۆ ئەو کاتە خوای گەورە فەقیری دەکات بەردەوام لە فەقیری ئەترسێ هەرچەندە دەوڵەمەند بێ لەگەڵ ئەوەشە خوای گەورە هەرچی کاروباری ئەو ئینسانە هەیە هەمووی پەرتەوازاکە ئێستا ئێمە لە خۆڕای مەشغوڵین سەرقاڵین بەبێ ئەوەی ئیشێکمانە بێت بێ ئیشین سەرقاڵین ئەمە هەمووی عقوبەی خوایە سەرقاڵین خەمبارین بێتاقەتین چونکە دنیا مەبەستمانە چونکە دنیا ئاواتمانە نەک قیامەت و بەهەشت زۆر بەمان مەگەر کەسێکمان خوا ڕەحمی لێ کردبێ ئەو وعدی خوایە هەر کەسێک ئەهلی دنیا بێ هەرچی کار و پیشە و کەسابەتی هەیە و هەرچی ژیانی خوای گەورە هەمووی پەرتەوازاکە هەر هەمووی بۆی کۆ نابێتەوە بە هیچ جۆرێ بۆی کۆ نابێتەوە ئەوە عقوبەی خوایە بەسەرمانەوە چونکە ئەهلی دنیای خوای گەورە وامانی لێکرێ دڵخۆش نین خوای گەورە لە قورئانە هەڕەشەیەکمان لێ دەکا دەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم ئەی مسلمانان ئەی ئیمانداران وەکو ئەو کەسانە نەبن کە خوایان لەبیر چووە خوایان لەبیر چووە تخوا کاتێککە مۆبایلەکەت پێی خوات لەبیرە زۆرێکمان بەدوای ئەوە ئەگەڕی تەنها بیتە و کەس پێت نەزانێ و سەیری شتێ بکەی خوات لەبیر چووە ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم ئەو کەسانەی کە خوایان لەبیر چووە خوای گەورە عقوبەیەکیانەدا یەکێ لە سزاکانی خوا بۆ سەر ئەو کەسانەی کە خوایان لەبیر چووە ئەوەیە فأنساهم أنفسهم خوای گەورە وایان لێ دەکا ئەو مرۆڤانە خۆیشیان خۆیان لەبیر بچێتەوە ئێمە نازانین بۆ چی هاتینوتە دنیا هەدەف چیە لە ئێمە لە هاتنی ئێمە بۆ دنیا هەدەفمان چییە ئامان چییە ئێمە وا دەزانین ئامان جەوەیە ماڵی خەڵک بخۆین کەسابەت بکەین زوڵم بکەین خیانەت بکەین تاوان بکەین ڕابێرین ئەوە ئامانجی سەرەکی ئێمە نیە هاتوونەتە دنیا ئامانجی سەرەکی لە دروستکردنی ئێمە ئەوەی خوای گەورە دەفەرمێ ئیلا لیعبودون بۆ عیبادەت دروستکراوین بەڵام هەر کەسێک خوای لەبیر بچێ خوای گەورە خۆشی لەبیر دەباتەوە ئەو ئینسانە نازانێ بۆچی دەژی وەڵڵی چەند جار هەڵەسینە سەر پێ ئیشێکمانێ کە هەڵەسینە سەر پێ نازای بۆچی هەڵساوین خۆمان لەبیر چۆتەوە ئەڕۆینە بازار نازانین بۆچی ڕۆشتوینە خەڵکەی ئەڕوات ئەوەندە مەشغوڵە و خۆی لەبیر چۆتەوە بە سیارە ئەڕوا بە بازاڕ لەو سەر بە پاسێکەوە بینە سیارەکە سیارەی پێ ئەو باشە ڕاتەوە ماڵ کوا سیارەکەم وەڵا لە بازاڕە بیرم چووە وەڵا خۆ فڵان شتم لەبیر چوو فأنساهم أنفسهم خوای گەورە وات لێ ئەکا خۆش لەبیر بچێتەوە کەس ئاگای لە کەس نەماوە نەفسی خۆشمان لەبیر چۆتەوە چونکە ئەمە هەموو بەروبوومی گوناه و تاوانە کاتێک کە ئینسان خوای لەبیر کرد خوای پەروەردگاریش وای لێ ئەکا بەردەوام خەفەتبار بێ خەمبار بێ نامۆرتاح بێ ژیانی پڕ بێ لە دەردەسەری و مەینەتی و قوربەسەری ئەو کە ژیانی زۆربەی ئێمە ئەمڕۆ خۆمان کوا لەبیرە ئیلا بەکەمی خوامان لەبیرە نوێژ دەکەین خەریکی معمەلەین نوێژ دەکەین ئاگامان لە نوێژەکەمان نییە خوامان لەبیر چۆتەوە خوای گەورەش وامان لێکە خۆشمان لەبیر بچێتەوە بۆی خۆشمان وامان لێ هاتووە خۆشمان نازانین چی دەکەین و خەریکی چین بۆی با بە خۆماندا بچینەوە هەدەف و ئامانجی ئێمە لە دنیادا ئەوەی ئینشاءڵڵا خوا لە خۆمان ڕازیکەین و بمرین و بڕۆین بۆ بەهەشت نەک خوا لە خۆمان تووڕە بکەین یەکێتر لە هۆکارەکانی خەم و خەفەتی ئێمە ئەوەیە قورئان ناخوێنین ئەهلی قورئان نین بەس مانگی ڕەمەزان قورئان نەخوێنین پیاوی چاکین مبارەکین بەس دوایە مانگی ڕەمەزان قورئان کوا لەکوێی هەڵیگرە بۆ ڕەمەزانەکەی تر ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ قل هو للذين آمنوا هدى وشفاء قورئانی پیرۆز هیدایەتە ڕێنمونیە والشفاية سيدي وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين خواهي قرر القرآن دا قرآن بچينا ودا بالشفاء نك دواء أقد دواء وشفاء فرقية إسا دواء دخوين حبي دخوين درمان دخوين دوايك بلام جاريو چاك ما ناكاتوا شفاء أويك تو چاك بيتوا خواهي قرر تفرميه
قورئان شیفایە بۆ نەخۆشی دڵ، بۆ حەسادەت، بۆ ڕقوچینە، بۆ خەم و خەفەت، بۆ بێتاقەتی، بۆ دڵتەنگی شیفایە و لە لاوی ئەبا و کۆتایی پێدێنێت. بەڵام ئێمە قورئان دەخوێن دڵمان لای قورئانەکە نییە، نازانین کێوە دەڕۆین. چەندێکمان خوێناوە دڵمان لە شوێنێکی ترە، بۆیە دڵەکەمان شیفای بۆ نایەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو دوعای دەکرد، دەیفەرموو خوایە گیان ئەن تەجعل القورئان ربیع قەلبی ونور صدری وجلاء حزنی وذهاب همي. خوایە گیان قورئان بکەیتە بەهاری دڵم. بەهار چەندێک جوانە، زەوی زیندوو دەبێتەوە. دەیفەرموو خوایە گیان بە قورئان دڵم زیندوو کەیتەوە، دڵم پڕکەی لە نور. وجلاء حزنی، خوایە قورئان بکەیتە لابەری خەم و خەفەت و پەژارەکانم. کەواتە قورئان شیفایە نەک دەوا، شیفایە چاک دەکاتەوە. قورئان بخوێنە دڵخۆشی. خواناسانی پێشوو بۆچی دڵخۆش بوون؟ هەر گوێیان بە دنیا نەبوو، چونکە قورئان لە ناو دڵیانە کاریگەری هەبوو. ئیمامی محەممەدی کوڕی واسع ڕەحمەتی خوای لێبێ ئاوە نانی وشکێکە ناو ئاوە ئاوای خوارد، ئەیفەرموو هەر کەسێ قەناعەتی بەمە هەبێ احتیاجی کەس نابێ. تەواو دڵەکان پڕەبێ لە شیفا، پڕەبێ لە خۆشی و شادی، مرتاحە بی مرتاح. بەڵام ئێمە چونکە ئەهلی قورئان نین، ئەهلی خەم و خەفەتین. بەردەوام خەم و خەفەتمانێڵەی کەشتێکەمان کردوەتەنی لە ئاوا غەرق بۆ نقم بووە. ئەمە هۆکارەکەی وێ پشتمان لە قورئان کردووە، ئاگامان لە قورئان نەماوە. خوا ڕەحمە لێ بکە. یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕ.